پەروەردە جەمسەری هەموو کایەکانی تر ئەگەر پەروەردە باش بوو هەموو کایەکانی تر باشە بن کەواتە بۆچی ئەسە گەندەڵی و ئەم گرفتە گەورانە لە کۆمەلگاکەمان لە سیستەمی حکومڕانیا هەیە هۆکاری سەرەکی بۆ پەروەردە ئەگەڕێتەوە. وەکو شێوازێکی هەرەمی سیستەمێکی هەرەمی لە وەزیرەوە دەست پێکات هەتا قوتابخانەیەک هەتا بەڕێوەبەری قوتابخانەیەک ئەبێ هەمووی چاکسازی تیا بکرێ ئەمەش بەچی ئەکرێ بە ئیرادە ئەکرێ بە یاسا ئەکرێ ئەوە کە وەزارەتی پەروەردە ئێستا ئەنجامی ئەدات ئەرکێکی زۆر لەسەر مامۆستایان لەسەر قوتابخانەکان لەسەر وانە بێژان زیاد ئەکا لە بەرامبرا مافیان وەک پێویستنی ئەمە گەورەترین گرفتەکەواکات کێشە پەروەردەیەکان درێژیان هەبێەوە چارەسەر نەکرێن بۆیە ئەبێ من لە خودی هەرەمەکەەوە لە خودی وەزیر ئەو بڕیارانەی کە دەریەکات لەوە چارەسەر بکرێ لە نێو ئەمانە بە یاساکردنی ئەم بابەتە بریتە لە بوونی یاسای وەزارەتی پەروەردە یاسا پرۆژه یاسایەک چۆتە لیژنەی پەروەردەی پەرلەمان و بڕیار لە داهاتوە لە پەرلەمانی کوردستان گفتوگۆی لەسەر بکرێت ئەمە خۆی پڕەتی لە کێشە ئەگەر ئەم بەم کێشەوە بڕاتە ناو پەرلەمان و دەنگی لەسەر بدرێ ببێ بە یاسا قەیرانەکان زیاتر بن بۆیە پێویستە لەو یاسایەوە چاکسازی گەورە دەست پێ بکە ئەگەر یاساکە چاکسازی تیاکرا دواتر بچێتە بواری جێبەجێکردنەوە سیستەمی پەروەردە لە کۆمەڵی کێشە و قەیران ڕزگارەکات ئەگەر وانە بێخواانە خواستە بە پێچەوانەوە ئەوەندەی تر قەیران تووشی پەروەردەکات پەروەردەش تووشی قەیران بوو هەموو کایەکانی تر تووشی قەیرانە بن ئەوەی لە هەرێما هەیە سیستەمێکی دایرەکراونیە کە ئێمە بتوانین پێناسەیەکی بۆ بکەین بۆچی چونکە کۆمەڵەشت ئەهێنرێ لەم لاولەوە لە سوید و لە ئەمریکا و لە بەریتانیا و لە ئەمانەوە ئەهێنرێت لە کوردستانە جێبەجێ بکرێت لە کاتێکە زەمینەی کوردستان زەمینە سازی جێبەجێکردنی ئەوانە نییە لە گرنگترینیان کە ساڵی ڕابردوو جێبەجێ کرابریتی و لە سیستەمی پەرەپێدانی توانە پرۆژەی پەرەپێدانی تواناکان کە لە ناو عامی مامۆستایانە بە بریتیش کاونسڵ ناسراوە ئەمە لە ناوڕۆکە پرۆژەیەکی زۆر جوانە بەڵام کە دەیتە بواری عملی و کردداری جێبەجەیەکی لە قوتابخانەکان تووشی کێشە و گرفتی زۆر گەورەکان و ناڕزایەتی زۆر گەورە لەلایەن مامۆستایان و بەڕێوەبەر و سەرپەرشتیانانەوە بەرزکراوەتەوە لە بەرامبەر جێبەجێکردنی ئەو سیستەمەکە جوانە پرۆژەکە جوانە بەڵام زەمینە سازی نییە بۆیە ناتوانین پێناسەیەک بۆ سیستەمێکی پەروەردەی ئاوا بکەین لە هەرێمی کوردستانەکە ئێستا جێبەجێک لەبەرەوەی بناغەیەک نییە لە کوردستانە بۆ پەروەردە یاسایەک نەبووە یاسایەکی گونجاو بۆ پەروەردە بۆیە هەر وەزیرێک هەر پلانێک دابنێ بۆی جێبەجێ ناکرێ قەیران زیاتر دروستەکات نەبوونی بینایی قوتابخانە نەبوونی پەرتووکی پێویست نەبوونی پرۆگرامێکی پێشکەوتوو نەبوونی ماف و ئیمتیازات بۆ مامۆستایان بۆ وانە بێژان نەبوونی با بڵێن هۆیەکانی فێرکردن و بینای قوتابخانەکان تا قوتابیان بە ئاسانی و بەباشی سەرکەوتوو بوون پێش بکەون کە ئەمە نەبوو هەر وەزیرێک هەرچی بکات قەیران زیادەکە لە جاتەوەی خەیران چارەسەرکە ئەگەرچی بەشێک لەوانە خاڵی جوانی تایە بەڵام لەبەر و نەیانتوانێت لە بناغەوە لە بنەڕەتەوە یاساکەەوە بناغەکەی چاک بکەن هەرچی لەسەر سەوز بێ هەرچی لەسەر بنیاد بنرێ ئەتوان بڵێم جۆرێک لە فشەڵی پێوە دەرەکەی بەداخەوە کە حەز ناکەم باوە ڕەشبین بم بەڵام بەداخەوە تا ئێسەوا دەرکەوتە ئومێ دەکەم داهاتەوە وانە بێ و هەوڵی چارەسەرکردنی بنەڕەتی بۆ کێشەکانی پەر ئەبێ لە قوتابیەوە دەست بکرێت ئێمە هەمیشە ئاڵێن قوتابی جەمسەرە و هەمووی لە خزمەتی قوتابی ئاسوورەتەوە ئێمە چی خزمەتێک پێشکەش بە قوتابیانەکەین لەلایەن مامۆسایانەوە ئەی چی خزمەت پێشکەش بە مامۆسایانەکەین لە بەڕێوەبەرێتیەکانی پەروەردەوە کە ئەمانە نەکرا قوتابی پرۆگرامی باشی لە بەردەسانە بوو مامۆسا موچەی ڕێکوپێکی نەبوو وانە بێژێک مافی ئیمتیازاتی نەدرا وەکو لە سەرتاوتم ئەرکێکی زۆری لە سەرشان دروستکرا و مافی نەدرا ئەو کاتە هیچێکی لەوانە جێبەجێ نابن بۆیە ئەبێ لە قوتابیەوە دەست پێ بکەین مامۆستا دواتر وردەوردە هەمووی چاکسازی تیان ئەنجام بدرێ